هەوڵ بۆ زیندووکردنەوەی شەڕی نێوان باڵەکان لە سەروبەندی شانۆی هەڵبژاردنەکانی جۆزەرداندا. وێ دەچێ ژووری فکری نظامی کۆماری ئیسلامی کە زیاتر لە بەیتی ڕێبەری و فەرماندە باڵاکانی سپا پێک هاتووە بانقەست هەوڵەدات خۆش باوەڕی ڕفۆرم خواز و بناژۆ خواست لە ڕێگەی ئەو شێواز و تاکتیکانەی کە هەزینەیەکی وای پێویست نەبێ زیندوو بکاتەوە. ئەوان بەنیازن ئەوە بڵێن کە بە پێچەوانەی بۆچوونی خەڵکی ئێران هێشتا داستانی ڕفۆرم خواز و بناژۆ خواست تەواو نەبووە. ئەوەی کە ماوەیەک لەمەوبەر لە ژێر ناوی فایلی سەوتی زەریف هەراوهوریای وەڕێخست یەکێک لەو نمونانەیە کە ئەم ئامانجەشی لە پشتە. بۆ جێخستنی وەها زەینیەتێک خامنەی خۆی هاتە مەیدان تا لەسەر زیندووبوونەوەی شەڕی نێوان باڵەکان کە لای خەڵکی ئێران تەوەرێکی کۆتایی هاتووە مۆری تەیید بکوتێت. ئەو لە وەڵام بە وتەکانی زەریف لە فایلە سەوتیەکە داوتی با هەمووان بزانن کە سیاسەتی دەرەوەی وڵات لە هیچ شوێنێکی جیهان لە وەزارەتی دەرەوە دیاری ناکرێت بەڵکو لە کۆبوونەوەی باڵادەستیەکاندا دیاریەکرێت. ئەو لە درێژە داوتی هێزی قودسی سپا فاکتەرێکی کاریگەرە لەسەر پشتگیریکردن لە دیپلۆماسی ناچالاک لە ڕۆژاوای ئاسیا. ئامریکایەکانیش لە هێزی قودس و نفوزی ناوچەی کۆماری ئیسلامی ناڕەحەتن و سوورن لەسەر ئەوەی کە سیاسەتی دەرەوەی ئێرانیش لە ژێر ئاڵای ئەواندا بێت کەوابوو خامنەیی بە تەئکید لەسەر کێشەیەکی واقعی هەوڵیدا ڕێژەی کاریگەری فریوکارانەی خۆی بەدانی وێنەیەک لە جیاوازی بۆ چوونەکان لە نێوان سەرانی ڕژیمدا بەرێتە سەرێ. هەڵبەت هیچ گومانێک لەوەدا نییە کە کێشە لە ناو دەستگای دەسەڵاتی ئیسلامیدا بووە و ئێستاش بوونی هەیە، بەڵام کێشە و ناکۆکیەکان ئەساسەن لەسەر چۆنیەتی تێپەڕینی کۆماری ئیسلامیە لە قەیران و هیچ پەیوەندیەکی بە ژیانی پڕ لە ئازار و ئەو بێبەشیانەوە نییە کە ئەم دەسەڵاتە بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە. بەڵام ئەوان بەباشی فێربوون کە ئەم ئاستە لە ناکۆکی بە جۆرێک بەڕێوە برنکە بە خەڵک دەرفەتی ئەوە نەدەن کەڵکی لێوەرگرن و لە هەمان حاڵیشدا سەرگەرمیان بکەن. لە بیرمان نەچێتەوە کە گەورەکردنەوەی ناکۆکیەکانی ناونیزامی کۆماری ئیسلامی لەلایەن لێکۆڵەرانی ڕۆژاوا کە پەیڕەوی بەرژەوەند و قازانجی دەسەڵاتە گەورەکانی سەرمایەدارین خاوەن پێشینەیە. دەوڵەتانی ڕۆژاوا یەکجار نیگەرانی ئەوەن کە لەگەڵ ڕووخانی کۆماری ئیسلامی بەرژەوەندی درێژماوی ئەوانیش لە گشت ناوچەکە بکەوێتە مەترسیەوە، کەوابوو ئەوانیش بەنۆرەی خۆیان بێمەیل نین کە خەڵک لە خۆشباوەڕی شەڕی نێوان باڵەکان هاوێن و لە دەستبردن بۆ کردەوەیەک کە لەگەڵ بەرژەوەندی ئێستا و داهاتوویان نایخوێنێتەوە ڕێگری بکەن. لە بارودۆخی ئێستادا بە چاوپۆشی لە پێشێلکردنی ئاشکرای مافی مرۆڤ ئەوەی کە ڕیاکارانە بە ئاڵای پێناسی خۆیان وەسفیەکەن چاوپۆشی لە ڕەوتی توندبوونەوەی سەرکوتە لە ئێران و پەرەسەندنی تێرۆریزمی دەوڵەتیە لە ناوچەکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. لە ڕاستیدا بەدەر لە بازرگانی پڕ لە قازانجیان لەم ڕێگەوە لە هەمان حاڵدا لە داگیرسانی ئاگری تووڕێی خەڵک نیگەران و هەوڵەدەن تا بە پەرەپێدانی سیاسەتی چاوەڕوانی ڕێگە نەدەن خەڵک کۆشکی ستەم و سەرکوت لە ئێران ژێر و ڕوو بکات. ئەوان بە دەستەبەندیکردنی میانەڕە و توندڕەوی هەیئەتی دەسەڵاتدار لە ئێران وای نیشانەدەن کە گۆیا لایەنی میانەڕە و لایەنگری ئاشتی مافی مرۆڤ و ڕێزگرتن لە پەیوەندی نێونەتەوەییە و ئەوە تەنها باڵی توندڕەوە کە شەڕەنگێزە و ئەهلی معاملە نییە و هەر بۆیە دەبێ میانەڕەوەکان بەهێز بکرێن. بێگومان ئەوە هەر ئەو بیرۆکەیە کە لە ماجرای نەوارەکەی زەریفیشدا کراوەتە ئامانج. بەڵام لە ڕاستیدا ئەم سیاسەتە کارایی خۆی لەدەستداوە. ئەوە خەڵکی ستەم لێکرا و چەوساوی ئێران بوون کە 5 مانگ بەر لە چوونە دەرەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی بەرجام بە ئاخێزی سەرتاسەری مانگی بەفرانباری 96 لە پتر لە 100 شاری ئێران دروشمی ئیسلاح تەڵەب ئوسوڵگەرە ئیتر تەواو بوو ماجرایان وەک کۆتایی خۆشباوەڕی بە باڵبەندیەکانی ناو کۆماری ئیسلامی بەرز کردەوە. بەم جۆرە خەڵکی ئێران هەڵبژاردنی خۆیان ئەنجامدا. ئەمڕۆ کۆماری ئیسلامی و دڵپەرۆشانی ئەوان لە وڵاتانی ڕۆژاوا بەم تەردەستیانە ناتوانن ئاوی ڕۆیشتوو بگەڕێنەوە نەو جێوگا. خەڵگەم دروشمەیان وەک وەڵامێک دش بە هەژاری و فەلاکەت و بێمافیە کە ئەم دەسەڵاتە چه ئوسوڵگەرا و چه ئیسلاح تەڵەبەکەی بەسەریدا سەپاندون هاوار کرد. لە لایەکی دیکەوە نابێ لە بیرمان بچێتەوە کە لە ئاخێزی خەزەڵوەری 98 کە درێژەی ئاخێزی ساڵی 96 بوو لە ناڕەزایەتی سەرتاسەری نیسبەت بە چوونەسەرەوەی قیمەتی بێنزین کە گیانبەخکردنی پتر لە 1500 کەس و دەست بەسەرکردن و ئازار و ئەشکەنجەی هەزاران کەسی لێکەوتەوە
هەر ئەم عەداڵەتگەرایانە بوون کە لەم جەنایەتە ئاشکرایە دژ بە مرۆڤایەتی پشتیوانیان کرد. لە ڕاستیدا ئەمڕۆ لەلایەکەوە دەوڵەتی ڕۆحانی لە هەناسە کەوتووە و ڕۆڵی تەنانەت تەدارکچیەشی و ئەستۆنیە و لەلایەکی دیکەشەوە خامنەی و سپایەکان بەبێ ئستراتیژیەکی ڕوون ڕێگای خۆیان بە کوێرە کوێر لە تاریکیدا درێژە پێدەن. لەوەها بارودۆخێکدا ئەوان زیاتر لە هەمیشە پێویستیان بە یەکدەستبوونە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئاخێزە جەماوریەکان. زیندووکردنەوەی کایی ناکۆکی نێوان باڵەکان بەلانی زۆرەوە تا دیاریکردن و چوونەسەرەوەی کاری سەرۆک کۆماری نوێ کارایی هەیە. بەڵام فاکتەری چارەنووسازی ئێستا و داهاتووی سیاسی ئێران کرێکاران و جەماوەری خەڵکن کە بە وشیاری و هەوڵ بۆ بەهێزکردنی ڕیزی ناڕەزایەتیەکانی خۆیان دەرفەت بە کۆماری ئیسلامی نادەن کە لە ڕێگەی وەها مانۆرگەلێکی فریوکارانەوە دەرفەتی تازە بۆ خۆی بکڕێت.